بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکە لە پرۆگرامی مای شوپیان بە خزمەتیەوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ باسی مردن دەکەم. بێگومان ڕۆژێکدا دێ هەر هەمومان دەگەڕێنەوە بە لای خوای گەورە. جا گرینگە ئینسان بەر لەوەی کەوا کۆچی دوایی بکە، بەر لەوەی کەەوە ئەم ژیانە بەجێ بێڵێ حساباتێک لەگەڵ خۆی بکە، پێداچنوەیەک لەگەڵ خۆیدا بکە، ئاخۆ لە دوای مردنم من چیم کردووە، چی لەگەڵ خۆم دەبم و ئەو سەرۆت و سامانەی کە هەمە چەندێک خێرەکەی زیاترە بەدەستی خۆم هاوکاری خەڵکی بکەم، یارمەتی خەڵکی بدەم، بتوانم مای خێر بم بۆ خەڵکی، نەبە مای ئازار و نەبە مای زەحمەتی بۆ خەڵکی. و ئینسان چەندێک گرینگە لە پارەکەی خۆی لە سامانەکەی خۆی خێر بکات و ئەگەر ئەو کەسە کە دەمرێتن بەرلەوەی کە کۆچی دوایش بکاتن بە خۆشەویستانی خۆی بڵێ ئەو سەرۆت و سامانەی کە هەمە ئاوای لێ بکەن، ئاوا دابەشی بکەن. گرینگە ئینسان هەم بەدەستی خۆی خێر بکە، هەم بەرنامەش دابنێ بۆ دوای خۆی کەوا کەسەکانی جێگرەوەکانی خێری بۆ بکەن. جا ئێوە لەگەڵمان نابن. من سەرنج و تێڕوانی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە. با بزانم ئەوان دەربارەی مردن چی دەڵێن. لەگەڵمان نابن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش إن شاء الله. الحمد لله تكون باش براكم. توتوني. الله سپاس سلامت يا أخي. ئەمڕۆ باسی مردن دەکەم. با بزانم حد دانیشتووی بیر لە مردن بکەوە؟ بەڵێ بەڵێ. بیری لێ کردوتەوە؟ ئارێ والله. مردن هەم کات مردن چاوەڕ دەکاتن، هەم کات نەکو دەقەق و ساعاتەکە هەم کات چاوەڕ دەکاتن. بەڵام قورسە. قورسە؟ ئارێ والله. زۆرش قورسە. لە مردن دەترسی؟ والله طبعا. ئەگەر لە مردن نەترسی کا بئیمانیش دەبێ ئەگەر لە مردن نەترسی. با بزانم جەنابەت بیرت کردوتەوە لە دوای خۆت سەرۆت و سامانەکەت چلێکن ئەوەی کە هەیتت؟ برێ من بەخۆم یەک بە شخص خۆم وەکالەم لۆ معاملەیەکی کردیە برادەرمە سیقام پێ هەیە و هەم کاتە چ مردن لە خۆم نزیکدان چکە دەبی بە معەدەلی مردن لەبیر بەگە مردن لە معەدە لەبیر نەبی ئیمانت کامل نییە. یعنی گرینگە ئینسان لە ژیانیدا ئەوەندەی کە دەژی بیر لە مردن بکاتەوە؟ بەتاکید ئەگە بیر لە مردن نەکاتەوە ناکات لە ژیانێ دەژی. چەند گرینگە ئەو سەرۆتەی کە هەیتت ئەو سامانەی کە هەیتت پێشە خۆت پێشەوەی بمری بەدەستی خۆت بیکەیە خێر، یارمەتی خەڵکی هەژار بدەیت، یارمەتی ڕێکخراوە خێرخوازیەکان بدەیت. ڕاستە بخۆی ڕاستە بەڵام ئێستا زروفەکە هەن زەحمەت بووە ئەتوش لەو دەرەجە نیە یعنی ئەو مارەتە بیتن یعنی سەرۆت و سامانەی زۆر تەبیتن نیوێ بکەی خێر نوێژ لە مارمداکەت بێتەوە بەڵام ئێستا وەزعەکە ژیانەکە هەن زەحمەت بووە هەر بەش خۆت دەکاتن ئەگەر لەوانەیە فکرۆکیوە بزانین مارمداکە خۆت چی بەسەر دێتن دایۆ قات ئاتوو دەبێت حسابی ئەو جای مارمداکە خۆت بکەی ئەو دوای لە حساب لەوە بکەی کە بدەیە فەقیران و تەوزیعکەی و کاوکاری بکەی بەڵام ئەگەر لە خۆت نەبیتن زۆر باش ئەو باسی ماڵ و منداڵی کرد. چەند گرینگە کە میراتەکە دابش دەکرێت ینی زوڵم لە کچەکان نەکرێیان لە کوڕەکان نەکرێ چونکە باوک هەیە ئەو پارەی کە هەیەی دەداتە یەک شخصیان جیاوازی دەکە لە بینی و کوڕ و کچەکان چەند گرینگە و جیاوازێ نەکرێت. لای ئێستانەگە ئیمانی هەبی نای فەرقی لە بین و کوڕ و کچی بکە کچ دە کوڕی باشتریشە کچ خۆشەویستتریشە لە کوڕی هیچ فەرقیشی نییە بەڕای من. بۆچی بەشێک لەو خەڵکە جیاوازی دەکا لە بینی کچ و کوڕەکەی ینی میراتەکەی پێ باشە بیداتە کوڕەکەی بەس نایدێتە کچەکەی. ئیمانی زەعیفە ئەگەنا کوڕەکەش یار کچی خەرچی لەکنە فەرقی چییە؟ ئیمانی زەعیفە ئەگەنا کوڕەکەش یار کچی خەرچی لەکنە هیچ فەرقی نییە بەڕای من. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. دەپرسم بزانم قەت لە ژیانت دانیشتووی بیر لە مردن بکەوە؟ أكيد هم إنسانك دادنشي وبير دكاتو أكيد بيرم كرديتو لمردن 100% هم إنسانك دبي بير لمردن بكات. 2000 کەی بوو کە بیری لە مردن کردەوە؟ والله 2000 نازم لو زوانه وهذا بالتحديد ناتو تحديد كان بس تأكيد بيرم لكتو لمردني يعني جاروي مثلا كالزور جرام سفر دكم كسواري تياري دبم للتيار يقج أو هالدي أمن يكسر در مردن يكم شت كمردن ما بينا. يعني دري دمرهم. يكسر فكر مردني ده كمان ناو تيار يزور في أول لو كات أنا فكر ده كمان. خوانا خواست جنابت أو مردن يعني براغوريا. أكيد هم مردنا خردارين. هم ما خردارين. أكيد. شيء زور لبود بفروش دبي زور خفتي دخوا يعني وكسا عايزة تو شيء هذا يعني بمردني تو زور غمبار. أكيد مدايك وباوكم بيش هم كسا شيء.
و دوایە منداڵەکانم و خێزانم و ئەو دەوروبەرەی کە لەگەریان باش بوویمە برادەرەکان و ئەوانە ئەکیت خەڵکی باش بە ئەگەر ئەکیت ئەگەر باش نەبم کە دەمیان دەرێت بابڕوە باشە ئەو سەرۆت و سامانەی کە هەیتت جا کەم بیان زۆر بێ وەت بیرت کردوەوە یان بە کەسە نێزیکەکانی خۆت بڵێ ئەگەر دنیا بوو من مردم بە ئەو سامانەم ئاوا لێبێ بۆ شێوازەی بێ ئەوەندە بۆ ماوە منداڵم بێ ئەوەندە بۆ خێرخواز بێتن خەڵکی هەژار وەڵی قەت ئەو بیرم نەکردەوە لە بەڕێ بەڕاستی ئینسان مردنی لە بۆ خۆی دانانێ ئەمە هەمومان یەکسەرەوە دەزانین 200 ساڵ دەژین ئەمن جارە هەر هەوڵ دەدەم سەرۆت سامانەکەی زیاتر بکەم ئەستەن بیرم لەوەی نەکردەوە کە مردم بدەمە چێویان سلێ بکەم جارە هێشتاوە دەزانم نامرم بەڕاستی وەکە کاتی کاتسبی دەکەم و کاتی سەرۆت سامانی خڕدەکەمەوە بەڵام نۆرمال ئەو شریعەتی ئیسلام داینایە کە ئەمن مردم ئەو ئیشی خوایە ئیشی من نییە ئەو دەداتە چێ دەداتن گرینگە خەڵکانێکە نا سەرۆت و سامانیان ئەوەندە زۆرە ینی بێحەد ژمارەکەی ئەوەندە زۆرە پارەیان بەڵام کە ئەو کابرا دەمری ئەو کەسە دەمری منداڵەکانی لەسەر سەرۆت و سامانەکەی بەشەر دێن لە جیاتی ئەوەی دوو خێری لۆ بکەن هزار قسە بە مردەکەی خۆشیان دەڵێن ئەمن لەسەوەی شتێکم هەیە ئەگەر ئەمن بەخۆم خێرم لەو خۆم نەکرد کاتی هەمە لە ژیان پێویست ناکە برێمە منداڵەکانم لۆم کە لە بەرەوەی کەس نازانێت منداڵەکەم دەیکارنە ئەگەر ئەم بەخۆم نەمکرد کاتی مردم با ئەوان هەر لۆم نەکەن ئەسڵەن بەخۆم دەکەم ئەگەر ئەوەندەی لە توانامدا بوو گرینگە بە خۆت بەدەست خۆت بیکەین قەنەعاتم نییە کە زەوە منداڵەکانی خۆم ئەمن ئەسڵەن زۆریش ڕاملێنە و زۆریش باشن ئەکیدم یعنی بەڵام ئەمن ئەگە بەدەستی خۆم نەمکرد پێویست ناکات دوای منداڵەکان پرسیارم ئەوەیە فێرکردین ئەوانیش خێر بکەن واللهی ئەگەر فێرکردن چیە هەر بە خۆمان ئەمە هەموو کەس ئینسان لە کۆمەلگەی مەخاستن هەولێر خەڵکەکی خێرخوازی تێدایە هەر حاتفینە بە خۆمان خێری دەکەین ینی فێر تەمەشای باب و با پیرانمان بکەن و ئەمن و ئەکیدم بە خۆیان دەزانن ئەمڕۆ باسی مردن دەکەم با بزانم قەت دانیشتووی بیر لە مردن بکەوە وڵی برێ و کاتانی مەشغوڵ بین زۆر لەبیر نامینە کاتی وەختی برێ وەختی ئیش و کاسبی و تیجارە توانەبی بەس کاتێ بە تەنیا دەبی یان لە جێک برێ بە تەنیا دەبی بڵێ ئەو کاتێک کە بۆ نمونەوە خودت باس دەکەی کە بە تەنهای بیر لە مردن دەکەیەوە چ هەستێک لەلا دروست دەبێتن بەخوای ئەوەی ئیمانی قچە بەرز دەبتەوە یعنی دوایەوە شتێکەڵی خەڵک دەبیەوە دەگۆڕێەوە یان بەڕاستی ئاگەر لە خود نامینێتن و هەم لە لەفز و هەم لە عەمەل و بۆ نمونە لە بازاڕی چەند گرینگە لە مامەڵەکردنێت لە دانانی نرخ کە نرخەکان دادنەی بیر لە مردن بکەوە نە زۆر نرخەکەی گرانبی وەها دەڵێن قۆڵی خەڵکی بەبڕی نە دوور لە جەنابەت قسەکە ناڕاست بیتن چەند گرینگە ئاوا لە بازاڕی ئینسان مردنی لەبیر بێ بەخۆی مردن یعنی زۆربەی ئیمانەکان ئیمامە بەڕێزەکان دەفەرمون ینی هەموو شتێکە کە تو بەتەواتی فکر لە مردن کردەوە نە لە سەعر ئەوە بینە لە تەعاملت لەگە خەڵکو و لەگە ماڵەوە نە لە خەڵکی یعنی ئەوە نابێتن تەعاملت ڕاستگۆیشت زۆر بۆ ئەو دەبێتن ینی کە لە معاملە و لە سەعر دانانەوەوانە کە تو ترسی مردنتە بوو تەبعاً ترسی ناو عەزابی قەبرەوە کە تو فکری مردنت کردو تەبعاً دوایەوە لە دوای فکری دوای ئەوە کرد دوای عەزابی قەبر ئەمجا قیامەتەوە حیساباتانی کە جۆمان لێ بووە حسابات چیمان لە سەکرێت چۆنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو تیکەنانێکە لە پێشت دەستی لێ دەی و دەی خۆی لەسەر حساب بکرێتەوە و زەرامشی سەلەوه لێرە بە حسابی خۆی نازانێت چەندی هەیە یان ئەوەی بکە پای کردیە هەمووی بە حرام و هەمووی بە دزی و بە فێر و بە فێر لە خەرکردن و بە قۆڵ شکاندن خەرکرد ئەوجا فکرەوەی بکەوە بەڕاستی زۆر جوانت باسکردن هەمووی پێکەوە بە هەمووی وەکو ئینسان نانێک پەیدا دەکا کار و کەسابەتێک دەکا بیر لە مردن کاتەوە چکە خوای گەورە حساباتی لەگەڵ دەبان خەرۆکی تو بیر لە مردن کردەوە لە هەموو شتێک ئەوابی حتا تۆ لەو پەیامێرێتی خۆت ڕازگۆبی لەگەر ئەو کەناڵێکی ئیشی لەگەرەکەی ڕازگۆبی فێریان لێ ناکەی خیانەتیان لێ ناکەی کە ناوبانگت دەرکرد پشتیان تێ ناکەی ئینشاءڵڵا خوای گەورە بەردەوامیمان پێ بەخشێ لەسەر کاری باش و چاک ئینشاءڵڵا جا گرینگە ها ئینسان وەکو باست کرد ئەگەر نانێک پەیدا دەکەی ئەگەر وکەیەک بۆ خەڵکێک دەکەی ئەگەر بۆ نمونە پشتی کەسێک دەگری بیر لە قیامەت بکەیەوە لە بۆ دین پشتم گرتیا لە بۆ دین لەگەڵیمە لە بۆ دین هاوکاری بکەی پەیڕۆی خۆت وەکو ئەوە دەچێتەوە بابی عەقیدە کە تو سەبرە دانیش لەگە خۆت باسی مردن کرد و فکر لە مردنکردنەوە عەقیدەی خۆت پاک کردی ئەو شتانە هیچی نایەتە پێش هیچی نایەتە پێش
ئەی لەگەڵ خێزانت دانیشتویان لەگەڵ برایەکانت بۆ نمونە باسی ئەوت کردبێ ئەو پارەی و سەر و سامانەی کە من هەمە لە دوای مردنی من ئاوای لێ بکەن بەو شێوازەی لێ بکەن بە خدای ئەوە دەتوانانی بە وەسیت بینوسیەوە بە خۆت بینوسیەوە سەولەوەی مە کەس شێچوان ناکەین بەس ئەوەش ئەگەر نشکرێت زۆر شتێکی وانێ لە بەرەوەی خی گەورە ئەو دینە بۆمان نردێت و هیچ شتێکیان نیش دێتەوە هەمووی بە ئاەت و بە ئەوەیە هەمووی تەوزیعکرا هەرێک حق خۆی وەرەگرێتن ئەگە تۆ بخۆی پێشتر نابێت تەوزیعکەوە شەرعەن جایز نییە حرامە کە میراتی خۆت دابشکەی بەس لە پاشان ئەگەر هیچ کەسێش نەبێت خی گەورە بەرنامەکەی دانا بۆ تۆزیعکاتن هیچ مشکلێک نییە سلام علیکم سلام ورحمة الله وبركاته. ئەمڕۆ باسی مردن دەکەم بزانم زۆر بی لە مردن دەکەوە یاخود کەم هەر کەسێک مردن برا گەورەیە لە پێش هەمومانە کەس ناوی مردی لە بیربی کەس ناتانی بلێ پاش ساعتش کە دەژیم یان لە بۆ ساعتش کە دەبینیەوە چرکەچی دەبینیم مردن أقرب إليك من حبل الوريد يعني لا حبل الوريدي نێزیکترە لێت مردن برا گەورەیە چەند گرنگ ئەو خەڵکانی کە ئاهلی بازاڕن لە ویشکردن لە کارکردنی خۆیان لە مامەڵەکردن لە خەڵکی هەردەم بیریان لە مردن بیانی هەر کەسێک مسلمان بی دەبی ئەوەی لە پێش چاوی خۆی بن کە مردن هەیە و دەبی معاملەش دەکەی خەڵکی بکە بە ڕاستگۆیی ئەگەر ڕاستگۆنی بەخۆی خەسارمەندە بەخۆی قوربەسەرە باشە بۆ دەڵێ قوربەسەرە لەبەرەوەی کە دەمری ئەو ئەعمارەی هەموو دەفتەر ئەعمالەکان دێتە پێشی چی کردیە لەسەر نووسرایە مەلایکەتی ڕاستە و چەپە چاکە و خراپەی لەسەر دەنووسی هەردووشی هیچ چارەی نییە ئینسان ئەگەر لە دنیاە بتانی بەسەر بەرزی بژی بەڕاستی بژیتن ئەوە جێگەی دەستخۆشیە ئینسان ئەگە لە دنیاە بەسەر بەرزی ژیا پێدوانێت لە قیامەتیش هەر سەر بەرزە سەر بەرزە لە قیامەتێ سەتاسەد هەر مسلمانێک 5 فەرزە نوێژی خۆی دەکا سیرە ڕەحم جێبەجێ دەکا فکر دەکاتەوە لە مردن فکر دەکاتەوە لە خسم و کەس و خۆی و لە جیرانەکانی خۆی ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبیتن قەت دانیشتوی لە ماڵەوە بڵێ لە پاشە من ئەگەر مردم ماڵەکەم ئاوا لێ بکەن ئەوەندەی بکەنە خێرم بۆ بکە پێشەوەی بردم هەموم کردووە پێش ئەوەی بمرم هەموو شتێکم کردووە لەبەرەوەی بردم براگەوەی نازان کەنجی دەبری گرینگە بەدەستی خۆت بەدەستی خۆت هەموو شتەشی بکە گەر بەستی خۆت بەکەلک نایە لە پاشان بەکەلک نایە نەخیر پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لە مسلمانەکان ئەمری خوای کرد لە پاشە خۆی یەک مەخزەن یعنی گۆگایەک خورمای لێ ماوە چون لای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێنەوە کابرای ئەمری خوای کردیە یەک مەخزەن خورمای ماتەوە گوتی دوسێ مسلمانان گوت لۆی بکەنە کارکە کردیانە خێر لە ئاخیری بەخۆی چوو یەک دن کە خورمان هەڵگرتەوە گوتی کردیە دوو کرد گوتی ئەگەر بەدەستی خۆی کردبای هەموو لۆ دەنووسرا بەس ئێستا بەقەدەر ئەوەی لۆ نانووسرا ئەو کردی ماناوەیە ئینسان دەبی بە هەموو شەشی بەدەستی خۆی بکات سلام علیکم عليكم السلام ورحمة الله. ئەمڕۆ باسی مردن دەکەم با بزانم قەت دانیشتوی بیر لە مردم کێوە ئاخۆ لە دوای خۆت بۆ نمونە کە دەڵێ من لە ژیان نامێنم بە کارەکانی خۆمدا بچمەوە بیرت بەگشتی لە مردن کردوتەوە بەخۆی بەعام بەڵێ بیرمان لە مردن کردیتەوە بەس ئەگەر بتەوێت زیاتر فکر لۆ مردنی بچیان مردن بێتە مێشکرد ئەوەیە فکر لە حرامەکان بکەوێت بەڕاستی ئێستا لە سەردەمە چینە حرام زۆر ئاسان بووە حرام لێمان نزیکە لەبەرچێ لەبەرەوەی فکر لە مردن ناکات و کابرەوە دەزانی عمری بۆ نمونە 500 ساڵە یان لەوانەیە 800 ساڵ بژی کەسی 6 ساڵ تەمەنی دەژی ئەمە لێرە لەو بازاڕی دەبینی نەفەر هەیە دێتە بازارێ بە مودەی 4-5 ساڵی سیقەچی دروست دەکە لەگەر ئەو سیخەی نسکەی ملیۆنێک دلاری خەڵکی دەبا بزر دەبی ئەگەوە فکری لە مردن کردبا بڵێ کاکە من 6 ساڵ 7 ساڵی دەمرم 7 ساڵی دەمرم کو فکر لە وەزە و لەو حاڵی دەکاتەوە بەس هەر حرام ئاسان بووە ئەنی چۆن ئاسان بووە حرام ئاسان بۆ نمونە با باسی قمارتان لۆ بکەم پێشتر ئەگە کابرا بیویست بە ئیشی قماری بکە دەبای برادێک قمارچی هەبە دوسێ جێ بە دزی شارەزا بە هەندێک لەگەریان هاتووی کرد بە ئەو جە دەکەتە ناو قماری ئێستا تەلەفۆنەکە دەکەیەوە دەچی هەر بەرنامە هەسایتەچی لەسەری دەنووسێ وەرە گرەو بکە وەرە ببەوە لەگەمە دینارێک دەبتە دوینا بەس کلیکەی دەبێ قمارچی مەبەستی من لەوانە بوو ئینسان چۆن خۆی بپارێزی ئینسان چۆن خۆی بپارێزی هەوڵ بدە لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببی هەستانە دانیشتنمان ئینسان بزانی بیدعەکان چیە ئەو بیدعانەی ساڵانە لێمان نوێ پەیا دەبی ئینسان خۆی لەوانە بپارێزی لە گوناح دەپارێزری ئینشاءڵڵا کە لەگەڵ هاوڕێکانت دادەنیشی قەت مردنیان بەبیر دێنیەوە وەڵاهی ئەوە کاک مستەفا
ئەز ئەوڕۆ میێوانی منە هاتەکنەوە هەر ئەوڕۆ باسی عقیدە و با بڵێنە شتانەمان دەکرد ئەرێ وەڵا دەکەین زۆریش باسی مردن دەکەن مردن و ژیان و تازە باسی قیامەتمان دەکرد کە پێکەوە داشتون بڵێ باسی ئەو منەت کرد کە بێک و دانیش باسی قیامەت دەکەن ئینسان بیر بکاتەوە چەند گرینگە ئەمە دادەنیشم باسی قیامەت دەکەم خەڵکانێکەن سەرگەردانن یعنی خۆی ئەمە نیعمەتە فەز لەخوای گەورە بە مرۆڤەکانی بەخشیوە بە مسلمانانی بەخشیوە بەڵێ تابان ئەو بەخۆی بیە دەورا پشت بیەت بڕیار لەسەدەدا ئێستا کابرا با بڵێن لەوانەیە لە شەو ڕۆژە چیز فکر لە خوای گەورە نکاتەوە بەخۆی ڕاستە فکری ناکات برادەرەکانشی هەمان شێوە هەمان بیئیان هەیە سەرۆت و سامانت هەیە کەم تا زۆر وایە قەت گوتیتت لە دوای خۆم ئەو سەرۆت و سامانەی ئاوا لێ بکەن بۆ منە ئەوەندەی بیکەنە خێل ئەوەی بدەنە فەقیران ئەو بۆ ئێوە بێ بۆ ماڵ من لێ نەکردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثە چییە دەڵێ ئەو درەمەی بەدەستی خۆت سەرفی دەکەی لە 1000 درەمی پاشە خۆت باشترە ئەنیسان دەبی فکر لۆی کاتەوە ئەمن هەتا ئێستا سیارەکەم خۆش دێت دڵم نایە بدەمە کوڕەکەم پێویستە دەرێ وەچی مردم بڵێم لۆ خێرکە ناوەڕە شتەی ناکەم پێشتر خۆم لۆ حازر دەکەم لەبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دیسان دەڵێ حەدیثە چییە دەڵێ ئەو درەمەی بە خۆت خێری دەکەی لە 1000 درەمی پاشە خۆت باشترە ئەس هەتا بکرێ بە خۆمان خێرکەین لۆ ببینێتەوە پاشمان زۆر باشە کەواتە گرینگە ئینسان بەدەستی خۆی خێر بکات بەڵێ باشە چەندێک خەڵکت هەنداوە بەدەستی خۆی بیکە نەک ماڕەکەی سەرۆت و سامانەکەی ببتە میرات چونکە خەڵک هەیە زۆر قەیمە زۆر ڕەزی لە باوڵێم دری نایە بەدەستی خۆشی خێر بکات بەڵێ ئەمە با بڵێم پێشەم لەسەر جمعەن پرۆژە خێرخوازیمان هەیە خەڵکی داوا دەکەین بێگانە بە تایبەت ئەو کەسە خراپەکان با بڵێن هەدەفمان ئەوەی ڕاست بنەوە چاک بنەوە لەوێن دەرمەحازەر و شتیوامان هەیە بەڵێ باسییان دەکەین و ئینشاءالله ینی هەوڵیشماندایە خەڵکەی زۆرش ئیسفادە لێمان کردێت لە فەزلی خوای گەورە سلام علیکم علیکم السلام ورحمة الله ئەمڕۆ تەوەرەکەم کەمێک لەوانەیە ترسناگەوی باسی مردن دەکەم قەت بیرت لە مردن کردیتەوە مردن شتێکی ئەوەیە کە بۆ مسلمان شتێکە کە دایمە ئەوێ لە بیر بێت مردن شتێک نییە کە ئینسانی نامسلمان واتیە بگات کە مردن نییە و ئەوانە مردن ڕینێکی پەیوەندیەکی ڕۆحیە لە بینی ئێمە و پەروەردگارە کە ئێمەی مرۆڤ خوڵقێنەری پەروەردگار دائیمە ئەبێ بڕوامان بە ئەوە هەبێت کە هەموو کاتێک ئامادەبین بۆ مردن نزیکترین شت لێمان و مردنە کە بیر لە مردن دەکەی و سوودی چیە سوودی مردن ئەوەتانێک کە ئینسان بگەڕێتەوە لە گوناه چونکە مردن شتێک نییە کە تۆ ئێمە بۆیە پرستش دەکەین بۆ ئەوەی کە لای پەروەردگار ئێمە بە ڕووسوری بچین لای پەروەردگار مردن بۆ مسلمانەکان لێ دەترسن گینا ئەوانی کە غێر مسلمان بڕوا ناکە بیرکەنەوە لە ئەوەی کە مردن هەیە و لەو دنیا عەزاب هەیە و پاداش و سزا هەیە ئینسان کاتێک کە بیر لە مردن دەکاتەوە بە کارەکانی خۆیدا دەچێتەوە دەڵێ با باشتر بکەم با زیاتر ببکیت هەموو ئینسانێکی مسلمان ئەبێ هەموو ڕۆژێک فۆرماتێکی خۆی بکاتەوە بزانە کاری ڕۆژانی چاکە بووە یا خراپە بووە ئەگەر خراپێکی کرد بێت بیر بکاتەوە لە ئەوەی کە هەوڵ بدا کە خراپەکانی جارێکی در نکاتەوە پرسیارەشی دیکە قەت لە کاتی بیرکردنەوە لە مردن گریاوی فرمێسک بە چاوتات تەخوارێ بەتەکیت هەموو ئینسانێک دەبێ ئەو حاڵەتە لە مێشکی خۆیان لە زەهنی خۆیان هەبێت کە هەر کاتێک دائیمە بە ڕووسوری بگەڕێتەوە لای پەروەردگار سەرۆت و سامانت کەم بی زۆروی قەت بە خێزانەکەی خۆت گوتیە بە ماڵەوە گوتیە لە پاشە من ئەو پارانم ئاوا لێ بکەن یان بە ئەوەندە بۆ منداڵەکانم بێ باسی دوای خۆت کردی وەکو نەوەڵانم کردو بەڵام هینی ئەوەم کردوتەوە کە بە منداڵەکانی خۆم دووسێ ئامۆژگاریم کردووە یەکێک لە ئەوانەی کە عەدالەت بن خیانەتکار نەبن کە خیانەت بە هەموو جۆرەکانی خیانەتی نیشتیمان خیانەتی عایلە خیانەتی دراوسێتی ئەوانە لای منداڵەکانی خۆم پەروەردەم بەو شێوە کردوون خیانەت دزیکردن درۆکردن لە منداڵی بنە ئەمانم نەهی کردووە لێ فێرم کردوون لەسەر ئەو سێشتە ڕازگۆی درۆ نەکردن خیانەت نەکردن ئەمانە بۆتە پێوە لە مناڵەکە بن لە بچووکەکان پرسیارێکە ئەم ئامۆژگاری من بۆیە دەستت خۆشبی چەند گرینگە ئینسان بە دەستی خۆی کە تا لە ژیاندا خێر بکات چاکە بکات کی تۆ ئەو شتانەی بەدەستی خۆت کرێ باشترێکە تاوەکو لە دوای خۆت ئایا بۆ دەکەن یا بۆ ناکەن کەواتە بەدەستی خۆت دەستی خۆت مهمە چۆن خێرەکە زیاتر چەند قاتە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. الحمد لله رحمة الله باب. قد بير لمردن كرديتوا؟ علي والله شورج بير لمردن كموه. لو. بقرآن مردن حناوكي ترسناكا. ترسناك. ناخوشة أديك وبشر كدريت بدمري
ئەتو بزانە ئەو دنیای بەزی دێلی ئەو خۆشی و کەیف و ئەوەی دنیاە بە لەحزەچی دۆست و برادر و خزم و کەست و یعنی شتەشی ناخۆش نییە ناخۆشە ناخۆش ئارێ وەڵە ناخۆشە فکر لە مردن دەکەوە گریاوی وڵی نەگریامە بەس متاسیر دەبم زۆر تاسیر دەبی ئارێ وڵە گوتیتی لە پاشە خۆم سەرۆت و سامانەکەم چ لێ بکەن دابەشی بکەن وڵی ناوەڵی وەسێتم نەکردێ قەت ناوەڵی نەمگوتیا یعنی وەشیورەی ناتوانم ناوەڵی ناتەم کە باسی سەرەت و سامانی بکەی و ئەوەی بکەی معناوێت مردن لێ نێزیک بۆ دەمری شتەشی ناخۆشە ناتوانێ ینی هەموو کەس نەک لە بەماردنی هەموو کەس ئەو جەسارەتەی نییە مەسەرەن وەسیێت کا برێ وەڵی ئەمن دەمرم و دیان خۆش نییە ونیە؟ السلام عليكم مام حاجی بابزانم جەنابەت قەت بیر لە مردن کردیتەوە طبعا دەگو چ کاتێک بیر دەکەوە چ هەستێک لەلا دروست دەبی وڵای ترس زۆر دەترسی وڵای زۆر نا بەزۆر سێم بابزانم نەچ دەترسی وڵای لە کردەکانمان ئێستا خاستن ئێستا ئەو زور زەبارەی ئەوەی خدای گەورە پێی خۆش ئەمە نەما کردیەوە بەقەعاتی من هەراموش کەواتە گرنگە ئینسان بە کردەوەکانی خۆی دابست طبعا دەواری وڵا وڵای زۆر بە کردەکاندا دەچمە بەترسی خۆخوای تەواڵ ئینشاءالله زۆر میمە ئەتوو لە بەترسی خوای بە کردارەکان دابچێت تۆبەی بکەیت زۆر دەشێوێکە پێشم لەسەرێکە پارە دەمەوە یعنی ئەفران بێتەوە مشتی ئەو خەبارێکی کردمان یعنی ئەو شتارێکی کردایە باسی ئەوت کرد باشە شەوان بەر لەوەی بنووی کەواتە زۆر میمە بیر لەو ڕۆژە بکەیەوە چت کردیا چ لۆ خوای کردیا چ سەرپێچی خوای بووە خدازان لەسمێنەوە لەسمێن ڕائەمرکرد و هاتی ما هەمووی دووبار دەکەمەوە لە مێژم هەتا ئەو کاتی پارم دایتەوە هەمووی دووبار دەکەم ئەوانەی ئەوانێک شتی باشم کردبی زۆر دڵم پێ خۆش بکە کە دەکەمە ناخۆشکار دڵم پێتون دەبی باشە بە مردنی تو مردن برا گەورەیە بە مردنی تو چێ زۆر دریتون دەبی چێ زۆر خەفەتی دەخوا وڵای پاش تاوان مار و مندارت بە یەکەم کوڕەکان تژەکانت خێزان بەڕێی من ئیمن لە ماری من ئابنەوەی دەکەم بەخۆم یا ربی تەمەنت بخێر و بەرەکەت بی خوای گەورە لێت ڕازی بی لەمە ڕازی ئینشاءالله ئەمە ڕازیە ڕۆژێکدا دێ ئێمە ماڵاوایی دەکەین و ناگەڕێنەوە ئەو ماڵەی کە هەموو ڕۆژێک تێدا بووین ناگەڕێنەوە سەر ئەو کارەی کەوا کارمان تێدا دەکرد ناگەڕێنەوە نووسینگەکەمان ناگەڕێنەوە شوێنی کارەکەمان ڕۆژێک دادێ ئێمە ماڵ ئاوایی دەکەین خۆشەویستانمان بۆ دووری ئێمە دەگرین بەڵام ئومێدمان وایە لە قیامەت لە بەهەشت بە یەکتر شاد بینەوە زۆر گرینگە ئینسان ڕۆژانە بیر لە مردن بکاتەوە کار و کردەوەکانی کە ئەنجامی دەدا بیر لە مردن بکاتەوە لە مامەڵەکردنی لە پشتگیریکردنی یعنی ڕقی لە کەسانێک بێ تەنها لە بەرخوا خۆشەویستی بۆ کەسانێکە بێت تەنها لە بەرخوا پشتگیری کەسانێک بکات تەنها لە بەرخوا چونکە ئینسان ئەگە مردنی لە بیربی خۆی نافرۆشی و ئینسانێک ئەگە لە بیری بی هەندێک کاری نزم هەندێک کاری نەشیا و ئەنجام ناداتن بۆیە گرینگە هەمومان بیر لە مردن بکەینەوە بۆیە گرینگە هەمومان بیر لە قیامەت بکەینەوە ماڵی دنیا سەروەت و سامانی دنیا فێڵمان لێ نەکا هەڵمان نەخڵەتێنێ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان